ڕۆژگاری تاڵ و شیرین ڕابواردەخۆ مەرگ مەودا دەدا دیسان مەرگ مەودا دەدا دیسان ببینم سەردەمێکی تر سیستانیەکەی گۆڕان چێیە؟ ناسراوە ئێمە نە فایدارین نە کەمپانیامان هەیە نە سیوێشی ئاب و 16 ئۆکتەبەرمان کردووە نە ڕۆژە لە ڕۆژان خیانەتمان کردووە. بە دوور دێر ناوبراو جگەلەوەی کە دامەزرێنەری گۆڕان و ئەندامی گروپی ڕاوێژ بوو هیچ پۆستێکی فەرمی لە ناو گۆڕان نەبوو، بەڵام کاریگەری زۆری بەسەر هەڵسوڕاوان و گۆڕانخوازان هەبوو. بە جۆرێک نازناوی سیستانیەکەی گۆڕانی پێبەخشرا بوو. دوای کۆچی دوایی نەوشەروان موستەفا هەموو چاوەکان لەسەر ئەو بوون بۆ جێگرتنەوەی نەوشەروان موستەفا بەو پێی کاریزماترین کەسایەتی ناو گۆڕان بوو. بەڵام بەهۆی قوڵبوونەوەی ململانیەکان و دەستێوەردانی کوڕەکانی نەوشەروان موستەفا لە پرۆسەی هەڵبژاردننی ڕێکخەر و خانەی ڕاپەڕاندن لە پرۆسەکە کشایەوە کە بە بڕوای چاودێران ئەوە دەستپێکی خاڵی پاشەکشەی گۆڕان بوو لە ئۆپۆزسیۆن بوون. قادری حاجی عەلی لە دوای 2018ەوە بە تەواوی لە گۆڕان دوور کەوتەوە. لە دیدارێکدا لەگەڵ کۆمەڵێک ڕۆژنامەنووس لەبارەی ناکۆچیەکانی لەگەڵ سەرکردایەتی گۆڕان وتی کاتی دامەزراندنی کۆمپانیای وشە و پاشان بزنەوەی گۆڕان ڕەنگە هەندێک جیاوازی لاوەچی لە بۆچوومان هەبوو بێت لەگەڵ خواڵێخۆشبوو کارنەوشەرواندا، بەڵام دوو مەسەلەی زۆر گرنگە بوو کە هەمومان لەسەری کۆب بووین. هەمیشە بەڕێزی دوو کاتی دەکردەوە ڕێخەباتی بۆ بکەین. یەکەمیان دژایەتی گەندەڵەیی لە کوردستاندا، دووەمیان ڕێگەنەدان بە بنەماڵە و بە خێزانبوونی سیستەم و سیاسەت بەگشتی لە کوردستاندا زۆر بەداخەوە. ئێستا لە هەموو حزبێکداتر ئەم دیاردانە بە گۆڕانەوە دیارە. ئەمەش ناکۆچی جەوهەریمانە لەگەڵ گۆڕانی ئێستا. قادری حاجی عەلی بە تەواوی لە گۆڕان بێئومێد بوو. هەر لەو دیداری لەگەڵ ڕۆژنامەنووسان ئەوەی وتبوو گۆڕان ئێستا بەشێکە لەو دەسەڵاتە. ئەمەی ئێستا ڕوودەدات پشتکردنە لە دەنگدەرانی گۆڕان و خەڵکی ئەم هەرێمە. لەوەی کە گۆڕان هەوڵێک بێت بۆ گۆڕانکاری ڕیشەیی ئێستا ڕێگرە لە گۆڕانکاریەکان. لە ماوەی ساڵی ڕابردوو بەهۆی بەهێزبوونی ئۆپۆزسیۆن لە کوردستان شارێکی زۆر لەسەر قادری حاجی عەلی هەبوو
بۆ دەستپێکردنی جوڵانەوەیەکی نوێی سیاسی لە کوردستان کە بتوانێت کۆکەرەوەی دەنگە ناڕازیەکانی کوردستان بێت. لەم بارەیەوە مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبیر لە وتارێک بە بۆنەی کۆچی دوایی ناوبراو نووسیویەتی بەر لە نەخۆشکەوتنی لە پەیوەندێکی تەلەفۆنی تاقادر پێی وتم بۆ تاوتێپەلی پرۆژەیەکی گەورە بۆ کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکان سەردانی هەولێر دەکەین. پێی وابوو دروستکردنی حیزب و لیستی نوێ سنوودی نییە بەڵکو کۆکردنەوەی هەموو لایەنەکان بە دیزاین و سەرکردایەتێکی نوێ ئامانجی بوو. دووبارەشی کردەوە کە نایەوێت لەو سەرکردایەتە نوێیە ئەوی تێدا بێت بەڵکو دەیەوێت تەنها و تەنها پشتیوان بێت.